خشوع و ملکەچی لە نوێژدا. دەستەواژەی چاکسازی بنەمەناوەچیەکان بۆ نوێژ زۆر بەکار نەهێنراوە. ئەمە دەکرێت وەک دەربڕینێک سەبارەت بە خشوع و ملکەچی بەکاربهێنرێت. خشوع و ملکەچی پابەندن بە کڕۆکی نوێژەوە. تکام وایە باسکردنمان دەربارەی خشوع و ملکەچی لە نوێژدا بە زۆر مەزانن. ئیمان و نوێژ دوو برای دوانن. هێندە هەیە کە ئیمان کەمێک پێش نوێژ لەدایک بووە. بەدیعە زەمان لەو جێدا کە دابەشکردنی نوێژ بۆ 5 کات، دیاریکردنی 5 کات بۆ نوێژەکان شی دەکاتەوە، شیکردنەوەی دەربارەی واتای ئەویش داوە. محیدین ئیبن عەرەبی لە فتوحاتی مەکیەدا دەربارەی واتای نوێژ دواوە. شاع عەبدوڵڵای دەهلەوی بە باسکردنی چەندین تایبەتمەندی نوێژ سەرنجی بۆ لای گرنگی بابەتەکە ڕاکێشاوە. لەبەر ئەو گرنگیە بوو من تکام کرد کە هەر چۆنێک بووە هەندێک لە برایانمان نوێژێکی ڕێک و پێگانجام بدەن و ببنە نمونە بۆ ئەوانی دی. وەگەرنا لە نێوە کەسانەشدا کە خۆیان بە بەشێک لەم کارە دەبینن نوێژ بەواتای ڕاستەقینەیەوە ئەنجام نادرێت. مسلمانان ڕۆژانە 5 جار خۆ بە زەویدا دەدەن و هەڵدەستنەوە، بەڵام نوێژ ئەنجام نادرێت. اینجا ئەوەی لە فەوەیلدا باز دەکرێت: فويل للمصلين. تەنها بابەتی سەهوو نییە، ئەوەندە کەم و کوڕیمان لە نوێژەکانماندا هەیە هەر مەپرسە. بۆ نمونە بابەتی ئەوەی کە ئاەتەکە بەم شێوەیەیە: وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. واتە کاتێک بۆ نوێش هەڵدەستن تەمبەڵ تەمبەڵ لێی هەڵدەستن. وەسفی دەکات یەکێکە لەمانە لە فەرمودەکاندا ئەو جۆرە نوێشکردانە لە دەرەوەی ڕەفتاری مرۆڤانە هەژمار کراون. نوێش مامەڵەیەکی مرۆڤانەیە، بەڵام ئەگەر لە چوارچێوەی داواکراودا ئەنجام نەدرێ ئەوا جوڵەکان بە جوڵەی ئاژەڵی دەچوێنرێن. بۆ نمونە سەروەرمان دەربارەی ئەو کەسەی پێش ئیمام دەڕواتە ڕکوعەوە دەفەرموێت: دەتانەوێت کە لە ڕکوع هەستانەوە خوا شێوەتان بخاتە سەر شێوەی گوێ درێژ؟ ئەمە پێمان دەڵێ کە جوڵان لە پێش ئیمامەوە واتای دەرچوون لە هێڵی بەندایەتی دەگەێنێت. یان دەفەرموێت با کاتێک کەسێکتان سوزدە دەبات وەک کەڵە شێر دەنووک لە زەوی نەدات. تەماشا بکەن، ئەوە ڕەفتارێکی ئاژەڵیانەیە. سەرکێشان بە زەویدا و یەکسەر بەرزکردنەوەی ڕەفتارێکی ئاژەڵیانەیە. یاخود دەفەرموێت باوەک سەگ دەستەکانی دانەنێت لەسەر زەوی. و بەم شێوەیە ئاگادارمان دەکاتەوە کە دەبێت تەواوی جوڵەکانمان لە وەستانەوە بۆ ڕکوع، لە ڕکوعەوە بۆ سجود، لە سجودەوە بۆ دانیشتنمان هەموو لە جوڵە و ڕەفتاری ئاژەڵانە جیاواز بێت. پێغەمبەری خوا بەم فەرمایشتە پیرۆزانەی بانکێشتمان دەکات بەرەو پێکاتەیەکی تەواو لە ڕەفتاری مرۆڤانە. بەڵێ خشوع و ملکەچی تەنها و تەنها لەو چوارچێوانەدا جێیان دەبێتەوە و خۆیان نیشان دەدەن. دەبێت کاتێک دەڵێین من لە خشوع و ملکەچیدام ئەو چوارچێوە ئاژەڵیانە تێپەڕاند بێت. مەدالیای خشوع و ملکەچی خوایی تەنها ئەو کەسانە دەتوانن هەڵی بگرن کە شایان بوونیان بەو مەدالیانە نیشان داوە.